ئەوەی لە باکوور ڕوودەدا پرۆسەی ئاشتی نییە و کە پرۆسەی ئاشتی نییە لە ڕاستیدا دوو ناوی هەیە ناوێکیان هی تورکیا دەوڵەتی تورکیا کە کۆتایی هێنانە بە تێرۆر و حەقی ڕاستگۆ بین لەگەڵ خۆمانە کە ئەسڵەن پرۆسەکە لە سەرەتادا ئیشکالێتێک پێیا ئەکات. ئیشکالێتە گەورەکە لەکوێیە بەڕێزان؟ لەوەدایە کە تورکیا لەگەڵ قەندیلا کێشەی نییە، بەڵام لەگەڵ درێژبوونەوەی قەندیلا کێشەی هەیە، لەگەڵ قەندیلا ئاشتی هەیە، بەڵام لەگەڵ درێژبوونەوەی قەندیلا تا حەدی جێنۆساید ئامادەیە کورد جێنۆساید بکە لە ڕۆژاوای کوردستان. ئێمە دەبێت لەسەر ئەو جەدەلە بوەستین و بە بوێریەوە بوەستین. ئەوە چییە وا ئەکا؟ تورکیا وازی لە ئەسڵ هێناوە، بەڵام دەستکاری یاخود شەڕ ئەگەیەنێ بەرامبەر بە فەرع.